جمهوری علەما ڕەیان وایە کە ساحر ئەو کەسەی کە سحرەکە پێی کافرە بێ و لە ئیسلام دەرەچێتە دەرەوە. گومانیان نیە ماوەیەکی زۆرە مەسەلەی نوشتە و سحر زۆر بڵاو بووەتەوە ناو ئەم شارەیە بلەخەس و لە شارەکانی بە شێوەیەکی گشتی، بەڵام بەداخەوە لەم شارەیە بە شێوەیەکی بربڵاو و بە شێوەیەکی دیار بڵاوە بووتەوە و زیاتریش ئەبینرێ کە لەناو بۆ ئەوەی کە ئەو کارە بشارنەوە و کەس نەیدۆزێتەوە. زۆر جار ئەڕۆن لەناو قەبرستانە ئەینەن بەداخەوە کەچی خۆی قەبرستان شوێنێکە کە ئینسانە بێ موعیزەی لێوەرگێ، بەڵام ئەمان بۆ تێکدانی کەسانێک و بۆ زەرەردان بە کەسانێکی تر ئەڕۆن لەو شوێنە ئەیشارنەوە، یان ناو مزگەوت کە مزگەوت ماڵی خۆی پەروەردگارە، ئینسان ئەبێ زیاتر بۆ عیبادەت و لە خواترسین بچێ بۆ شوێنە کەچی کەسانێک ئەڕۆن ئەو نوشتەیە لە مزگەوتەکان شارنەوە بۆی کەس دەرکی پێنەکا و کەس نەیدۆزێتەوە، بۆی ئەو سحرە کاریگەرەکەی بمێنێتەوە، چونکە ئاشکرایە کە سحر ئەگەر دۆزرایەوە و مەعوذەتەین و قول والله ئەحەد خوێنراوە بانیا و سووتێنرا، ئەوە کاتێ لە گومانیتیانە تاسیری نامێنێ، فەمانیش تەوان لەبەرەوە ئەی شارنەوە بەداخەوە کە تا ئیستاکە لژنەیەک نییە کە پێک بهێنرێ و بە دوواداچوون بکرێ بۆ ئەوانیکەوە ئەم شتاکەن، چونکە ئەمە شتێکی مەترسیدارە و ئاشکرایەکە عایلەتێکەدا ماڵتێکەدا و ئێمە چەندها حاڵەتی ئاوا هاتتە پێشمان کە ماڵی تێکداوە سەبەبەکەی گێتە ئەوەی کە ئافرەت تەلاق بدرێ، کە شیرازەی خێزان تێک بچێکەوە کۆمەڵێ شتی تر و زەرەری تر حقیقەتەن ئینسان ئەبێ خەمخۆرێک بێت، ئەگەر چی لە مامۆستایان، ئەگەر چی لایەندارانی بەو پەیوەندیدار بتوانن چارەسەرێ بۆ و چارەسەرێکی ئەمە بکەن حقیقەتەن. ئەمما لاینی ئەوەی کە حکمی پێغەمبەر صلی الله عليه وسلم حکمی ساحری باس کردە و خوای پەروەردگار بە هەمان شێوە حکمی ساحری باس کردە، بە جمهوری علەما ڕەیان وایە کە ساحر ئەو کەسەی کە سحرەکە پێی کافرە بێ و لە ئیسلام دەرەچێتە دەرەوە و حکمشی لە ئیسلامە ئەوەیە ئەبێ بکوژرێ. طبعا ئەمە گومانیتیانە کە وەلی ئەمر ئەو شتاکە و ئیمام عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ کتابی نارد بۆ شام و بۆ والیەکان کە ئەن یقتلوا كل ساحر وساحرة، ئەوەی کە سحرەکە ئەگەر چی ژن ئەگەر چی پیا و ئەبێ بکوژرێ، بۆ لەبەر ئەو مەترسیە گەورەی کە ئەیبینین بە چاو خۆمان کە شیرازەی ماڵ و شیرازەی خێزان و شار و ئەمانەیەکشی تێکداوە بەڕاستی، بۆیە شتێکی مەترسیدارە، بۆیە ئیسلام بنبڕیەکە، بۆیە حکمی ئەوەیە کە بکوژرێ. داواکارین لەلایەن پەیوەندیدار ئەوانەی کە لە شارن و ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە شارە بتوانن لژنەیەک پێک بێنن بۆ ئەوانەی کەەوە ئەم سحراکەن، چونکە دڵنیای نێمە ئەگەر بێت و ساحرەکان نەبێ خەڵک ناتوانێت بڕوا بۆ لای سحر بکە. ماوەیەک پێشیستە برایەک هات چەند شتێکی غەریبی دەربارەی خێزانی باس کرد، من وتم پێی وتم ئاگادار بە ئەمەی کە تۆ باسیەکەی سحرە. فدوای ئەوەی کە ڕۆی ڕوقەی شەرعی بۆ کریا، ئەو ئافرەتە 2 ساڵە خەبەری لە ماڵ نییە و 2 ساڵە خەبەری لە ژیان خۆی نییە، چونکە بە بەردەوامی یەکێک سحری بۆی ئەکرد کە کاریگەری بوو لەسەر ئەوەی کە سحرەکەوای لێکرد بوو کە خەوری لە ماڵ و مناڵ نەبوو و چەند حاڵەتێک هاتێتە بەردەممان کە گەیە تەلاق ئیستاکە کاتێک کە ئەو سحرە نەماوە، ئیستاکە پەشیمان و دەستخۆیە گازێ لەوەی کە بۆ خێزان خۆی تەلاق داوە. فحقیقەتەن ئەمە زۆریان تێ بۆ لامان کە یەکێک بۆی کەوا بین براو خۆشکی تێکداوە، یەکێک بین ژن و پیاوی تێکداوە، ئەمانە حقیقەتەن زۆر بەربڵاوە بە شێوەیەکی زۆر و زۆربەی مەلاکان ڕۆژانە خەڵک تێ بۆ لایەن بۆ مەسەلەی سحر بەداخەوە.